دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەستی پێکرد قوتابیان پەیتا ڕوو لە قوتابخانە و گەڕانەوە ناوەندەکانی خوێندن. ئەمڕۆ لێرەین وەرکشۆپێک هەیە سەبارەت بە پەروەردەی دەرونی منداڵ کە ئەو جۆرە وەرکشۆپانە گرنگیەکی یەکجار زۆری هەیە بۆ قوتابی. خۆمانەوە باش دەزانین لە ماوەکانی ڕابردوو قوتابی لە ماڵەوە بووە، لا پشی خۆیدا بووە و بەشێک لە قوتابیانیش تا ئێستا لە ڕووی دەرونیەوە ئامادە نەکراون بۆ ساڵی نوێی خوێندن و بە سەرزانی ئەو جۆرە وەرکشۆپانە گرنگی بە قوتابی و هەم مامۆستاش سوودی لێوەردەگرێت. ئەوەی کە زۆر گرینگە دەمانەوێت بڵین پێویستە لەو جۆرە وەرکشۆپانە بەردەوام بێت لەبەرەوەی هەموو باش ئەوە دەزانین. ئێستا قوتابی کاریگەریەکی زۆری لەسرە بە تایبەت لە بابەتی سۆشیال میدیا تیک تۆک. زۆربەی منداڵەکان زۆربەی قوتابیان و خوێندکاران سەرقاڵ بوون لە پشووی هاویندا بە تیکتۆک و بۆ بابەتانە لە ڕووی دەرونیەوە شپرزەیەکیان پێوە دیارە. لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن زۆر گرینگە گرنگی بە ئەو جۆرە وەرکشۆپانە بدرێت تاوەکو وا بکەین قوتابیەکانمان لە ڕووی دەرونیەوە باش ئامادە بن بۆ ساڵی نوێی خوێندن. ئەمڕۆ لێرەین لەگەڵ مامۆستایانی بەڕێز لەگەڵ ڕاهێنەرانی پەروەردەیی لەسەر و بابەتە قسە دەکەین بابزانی چیمان پێ دەڵێن لەگەڵمان بن. سلااوت لێبێت سپاس مەمنون. جەنابەت ئەوڕۆ لەو کۆنفرانسە بەشدار بووی لەو وەرکشۆپێک کە لەسەر ئەو بابەتە قسە دەکەن بابەتی پەروەردەی دەرونی تەندروست. هەمومان دەزانین ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندن بوو و دەبینین قوتابی و خوێندکار بە تایبەتی منداڵ لە ماوەکانی ڕابردوو لە پشووی خۆیان دابن قوتابخانەکان نەبوو. لەو ماوەیەدا دەبینین قوتابی بە جۆرێک دەرونی بۆ نمونە بە بابەتی ترەوە سەرقاڵ بووە لە ڕووی دەرونیەوە باش ئامادە نەبووە و بابەتەکە شتان بە هەمان ناونیشانە. دەمێ بزانم چیتان هەیە ئەمڕۆ چی باز دەکەن لێرە. سەردا بەخێراتتان دەکەین. بابەتەکەمان پەروەردە و دەرونروستیە کە لە بۆ فێرخوازان بەتەبەتی لە پرۆگرامی خوێندا زۆر پێویستە، چونکە لێرەدا قوتابی بەتەبەتی پۆلیەک کە لە ژینگەی تەواو جیاواز هاتینە دەتوانین بابەتی دەرونروستی وەکو پێگەی کۆمەڵاتی سەیری بکرێت، چونکە هەموو لایەنەکان کاریگەری تەواویان لەسەر هەیە. بۆ نمونە پێش دەستپێکردنی بابەتەکان بەو ماوەیە کە فێرخواز لە خوێندن تابڕۆ و لەو پشوەدا کە بە تەواوی مێشی بەس بابەتی دیکە و سۆشیال میدیا و ئەنتەرنێت بەگشتی سەرقاڵ بووە، پێویستە پێش دەستپێکردنی بابەتەکان ینی بابەتەکان پێش دەستپێکردنی شی بکرێتەوە و لایەنی دەرونی هەوڵ بدە کە ئارام بیتن، چونکە لێرەدا ڕەنگە قوتابی تووشی سترێس بیتن و شیکردنەوەی بابەتەکان و چاڵاکیەکان هەموو ئاشنا بکرێتن. قوتابی لێرە ئامادەیە ئەمڕۆ؟ بێگومان بەڵێ. دەبینین خوێندن ئەم ساڵ ڕەنگە ینی بە شێوەیەکی باشتر بچێتە سەر ڕیتم و ڕێزکەی خۆی لەبەرەوەی لە ساڵانی ڕابردوو یەکەم شت بەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە قوتابی ماوەیەکی زۆر لە خوێندن دابڕا و لە ڕووی دەرونی و ئامادەیەکی باش تێدا نەبوو لە ساڵی خوێندنی پار. بەڵام ئەم ساڵ خوێندن بە شێوازێکی تر کراوەتەوە و قوتابی کاریگەری زۆر بابەتی لەسرە بە تایبەتی لە ئێستادا بابەتی مۆبایل و تەکنەلۆجیا و تیکتۆک. زۆربەی منداڵیانی زۆربەی منداڵەکانمان بۆ بابەتانەوە سەرقاڵن. چی دەکەن ئەمڕۆ؟ چیان پێ دەڵێن؟ چ قسەیەکتان هەیە بۆ قوتابی بۆ منداڵ بۆ پەروەردەی منداڵ؟ ئایا پەروەردەی دەرون دروستی بەتەنها بە کۆنفرانسێک و بە وەرکشۆپێک چارەسەر دەکرێت و بابەتی یاخود دەبێت چیتر بکرێت؟ بێگومان بە وەرکشۆپێک بەتەنیا چارەسەر ناکرێت، چونکە پێویستی بە سیلسیلەی باشە و بەڵام ئەو بابەتە ینی دەتوانی بڵێ کەشێکی ڕەنگە ئارامتر لە بۆ فێرخواز دابین بکاتن و لێرە کوانە تایبەتە زیاتر بە منداڵان، چونکە ڕێنمای دەرون دروستی یەکەم شتەکە لە پرۆگرامی خوێندندا بەڕای من کاریگەری هەیە دەبیتن لەسەر خوێندن و دەرونی منداڵ. ئەمسای بەڕێز ئەمە زۆر جار کە بابەتەکان باز دەکەین بەتایبەت لە بابەتی پەروەردەی، ینی زۆر جار مەسەرەن هەموو شتا خراپەکان ئەگەر خراپ هەبێت بێگومان دێخینە سەر ملی مامۆستا و سیستەمی پەروەردە.
بەڵام لێرە کە گەورەترین و گرنگترین ڕۆڵی خێزانە. خێزان بە ڕۆلی خۆی هەستاوە بۆ ئامادەکردنی قوتابیەکەی منداڵەکەی ینی بە شێوێک لە شێوەکان تاو ئامادەی کرد بێت ئینجا بینێریتە قوتابخانە ئەو کات مامۆستایانی بەڕێز هەستن بێشی خۆیان. لێرەدا ناتوانین بە بەڵێ وەڵام دەین و ناتوانێش بەنرخەت چونکە لێرەدا ئەرچی هەردوو لایەنە و هەم خێزان هەم مامۆستاش. طبعاً پێویستە یەکەم جار خێزان ئامادەرێکی تاو بکاتن چونکە لەو ماوەیەدا فێرخواز دوور خرایتەوە بە کۆمەڵک شدا تێپەڕ بووە پێی ڕێنمایی باشی بداتێ و ئینجا دواتر لەسەر مامۆستایە کە ئەو ڕێنمایانی پێویستە لە پرۆگرامی خوێندن فێرخواز بکاتن. خۆشبی دەمەوێت چەند ڕستەیە قسەم بۆ بکەی سەبارەت بە ڕۆلی دایک و باوک چی بە دایک و باوکەکان دەڵی لە سەرەتای دەستپێکی خوێندن. قسەی من بۆ مامۆستایان بۆ دایک و باوکان ببوورە پەروەردەکردنە پێش هەموو شتێک چونکە منداڵ لە پەروەردەوە فێرە هەموو شتێک دەبیتن کە پەروەردێکی گونجاو و باشکرا ئیدی ئەو تاکەیان ئەو منداڵە هەر لەسەر ئەو پەروەردەی گەورە دەبیتن. زۆر سوپاس بەڕێزی. کاتت باش. بەڕێزی سەرچاوم بەخێر بۆ ڕێزانە لێر ئەمڕۆ وەرکشۆپێکیان هەیە تایبەت بە پەروەردەی دەرون دروستی و ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێ خوێندن بوو. دەمێ بزانم دەنابەت قسەیەک هەیە لەسەرەوە ئایا چی بکرێت بۆ منداڵ و بە تایبەتی قوتابی لێستادا دەبینی ماوەیەکی زۆرە لە خوێندن دابڕاوە و چی بکرێت تاوەکو لە ڕووی دەرونیەوە قوتابێت تاو ئامادە بێت بۆ پرۆسی ساڵی نوێ خوێندن. هەمومان ئەوە باش دەزانین لە ساڵانی ڕابردوو تۆزێک گرفت هەبوو لە خوێندن پێش ساڵی پار بە هۆی ڤایرۆسی کۆڕۆنا ئەوانە قوتابی لە خوێندن دابڕاوە و لە ڕووی دەرونیەوە تاو ئامادە نییە و بابەتێکی زۆر گرنگتریش هەیە بەتایبەت بۆ ئەم ساڵی خوێندن دەبینین قوتابیان بەشێکی زۆریان بە بابەتی سۆشیال میدیاوە سەرقاڵن یان لە تەمەنێکی زۆر بچووکەوە بەتایبەت تیکتۆک ئایا بە وەرکشۆپێک یاخود کاریگەری ئەو جۆرە وەرکشۆپانە لەسەر دەرونی قوتابی چییە؟ پێشەشی زۆر سپاس نەدەکەم ڕاستی ئەو وەرکشۆپانە زۆر گرنگە یعنی ئەم بخۆم با بڵێن لە دوای خبرە و ئەزمموی 20 ساڵ لە بواری با بڵێن پەروەردە و فێرکردن شتووە هێشتا خۆم بە کەسێکی فێرخواز دەزانم جا ئەو کەسانی کە مەسەڵەن با بڵێن تازە مەسەن کەسێکی تازە پێگەشتوونە یاخود فێرخوازن ئەین بەڕێی من پرۆسە و سیستمی پەروەردە کەم و کوڕی زۆرە یەکێک لە کەم و کوڕیەکانی ئەوەیە هەتاکو پەروەردەی ئێمە پەروەردەیەکی ناتوانانی بڵێ پەروەردەیەکی ڕاست و دروستە یاخود پەروەردەیەکی دیموکراتیە کەم و کوڕی زۆرە ئێستا مەسەڵەن بۆ نمونە من لە یەکێک لە خولەکانی پەروەردە بەخۆم بەشدارم کە باز لە دواترین مەسەڵەن با بڵێن پەروەردەی مۆدرن دەکا ئێمە مشکلەکەمان ئەوەیە نازانین چۆن بە شێوەیەکی پراکتیکی ئەوەی کە با بڵێن پەیوەندی بە پەروەردەی نوێەوە هەیە ئاوێتی بکەین لەگەڵ پەروەردەی خۆمان وەکو شتێکی لۆکاڵی بۆ خۆت دەزانی لەبەر ئەوەی ناڵم خەمخۆر نییە خەڵکی خەمخۆر هەیە بەڵام بە شێوەیەکی مەیدانی نییە بە شێوەیەکی پراکتیکی نییە بۆیە تەماشا دەکەی هەمیشە کەم و کوڕی هەیە لە پرۆسەکەدا ئەلبەتە ئەو دەوراتانە ئەو وەرکشۆپانە زۆر گرنگن چون ئەو کەسانێک کە پێی هەڵدەستن بە تایبەتی هەندێک کەس هەیە مەسەڵەن لەو بوارەدا من لە نزیکەوە ئاگادارم کەسێکم بەڕاستی کار لەسەر پێگەیاندنی تاک دەکەن یعنی چکە پەروەردە یعنی بۆ خۆت دەزانین لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان کار لەسەر پەروەردە دەکرێت و لەبەر چیش یعنی کار لەسەر پەروەردە دەکرێت بۆ ئەوەی تاکێک دروست بکەن دواتر ئەو تاکە بتوانێت خزمەتی کۆمەلگاکەی بکە یعنی مەسەڵەن ئێستا ئێمە لە قوتابخانەکان لە شوێنەکان لە مەشق و ڕاهێنان کار دەکەین ئەو شوێنانە دەتوانین بڵێن وەکو کۆمەلگایەکی بچووک وایە لەبەرەوەی دواتر ئەتۆ ئیش لەسەر چ دەکەی لەسەر کۆمەلگای گەورە دەکەی ئەنجا ئەو قوتابخانە یاخود ئەو دامەزراوانە دەتوانین بڵێ وەکو کۆمەلگایەکی بچووک وایە جا ئێمە چۆن بتوانین مەسەن ئەو کۆمەلگایانە کاری لەسەر بکەین ئیشی لەسەر بکەین مەسەن مامۆستا بە ڕۆڵی خۆی هەستێ تەنها ئیشی تەلقین نییە ئیشی ئەوە نییە مەسەڵەن معلوماتەکە بگەێنێ بەڵکو دەبێت خەمخۆری ئەو قوتابیە بێ بمبورە مقاتعەت دەکەم بەسیوت کردوتت مامۆستا پێویستە بە ڕۆلی خۆی هەڵبستێ بەڵام ئەمە زۆر جار ئەو شتانەی کە لە سیستەمی پەروەردە بەخراپ دەشێتەوە بۆ نمونە یەکسەر خراپەکە دێخینە ملی مامۆستا و سیستەمەکە ڕۆلی دایک و باوک چییە؟ بۆ نمونە ڕەنگە مامۆستایەکی بەڕێز ڕۆژانە بە بەردەوامی 4 کات ژمێر لەلای قوتابیە بێت ئەی پەروەردە سەرچەکەی کە لە ناو خێزاندا پێویستە قوتابی لەوێوە دروستی بکە لەوێوە پێ بگەیەندرێ ئایا خێزان بە تایبەت دایک و باوکی قوتابی بە ڕۆلی خۆی هەڵساوە؟
واللهی ناتوانین بە شێوێکی مطلق بڵێن بە ڕۆڵی خۆی هەڵنەستاوە بەڵام بار و دۆخ و ئەو زروف و ئەو سیستمێکی ئێمە ئاماژەمان پێکرد کۆمەڵێک شت مەسەن سوۆسیال میدیا ئەو بارودۆخی کە ئێمە پێدا تێدەپەڕین ئەو زروفە سیاسی کە ئێمە ئێستا حالیان پێ تێدەپەڕینەوەکو ئاماژەم پێگرتم پەروەردە سەکتەرێکی زۆر زۆر گرنگە ئەنجا یعنی بەڕاستی دەتوانم بڵم طبعاً دەبێت کۆنتاکتێکی زۆر زۆر بە قووەت هەبێ لە نێوان خێزان و لە نێوان قوتابخانە دەبێت مامۆستا ڕۆڵی لێرەدا چۆن ئێستا لە ماڵەوە مەسەن باوک و دایک مەسەن لێرەدا ڕۆڵی سەرەکی دەبین بەس ئەلێرەدا بۆ ئەوەی دایک و باوکەکە تووشی حاڵەتێکی کەم و کوڕی نەبن لە میانەی با بڵێن پەروەردەکردنی ئەو منداڵەدا دەبێت هەمیشە و مامۆستاش لە هەمان کاتیشدا و توێژەری کۆمەڵایەتیش لە هەمان کاتیشدا ئەو ڕۆژەیە من دیدارێکم هەبوو لەسەر مۆزۆی توێژەری کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی لێرەدا زۆر دەورێکی واڵا دەبینە لێرەدا ئەلێرەدا چۆن بتوان دایک و باوک بە ڕۆڵی خۆی هەستێ تەنها ئیسپات وجودێک نەبێ چکە بۆ خۆت دواتر مەسەن ئەو منداڵە سەرەتا لە ماڵەوە مەسەن دەست پێ دەکات ژیانەکەی پێگەیاندەکەی ژینگەکەی لە ماڵەوە دەست پێ دەکات بەڵام ڕەنگە جاری وایە تەماشا دەکەی تووشی هەندێک حاڵەت دەبی مەسەن دایک و باوکەکە مەسەڵەن ڕەنگە نەخوێندەوار بێ ڕەنگە هەندێک شت تەسیری هەیە لەسەر ئەوەی کە لێرەدا گرنگترین شت ئەوەیە چۆن بتوانین ئەو کۆنتاکتە دروستکەین بۆ ئەوەی تەکانێکی پێ بدەین بە پرۆسی پەرۆدە بەرەو پێشکەوتن بڕۆ مامۆستا بەرز ئەو کاتت باش ئەم کاتە ئێوەش باش جەنابەت ئەمڕۆ بەشداری لەم وەرکشۆپە بە تۆرێکی تایبەت بە خۆت دەتەوێت قسەی لەسەر بکەی و بابەتەکە بەگشتی لەسەر پەروەردەی منداڵ ینی بە هەموو جۆرەکانیەوە باش دەزانین ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێ خوێندم بوو قوتابی لە ڕووی دەرونیەوە تۆزێک شپڕزەیی پێوە دیارە لە ماوەکانی ڕابردوو بەوەی کە پشووی هەبووە بە تایبەت ئێستا شتێک لەسەر قوتابی و منداڵەکانمان زۆر زۆر کاریگەری هەیە بابەتی سۆشیال میدیا و جۆرە بابەتانە تیکتۆک و ئەوانە و تا ڕادەیەکی زۆریش بەشێک لە خێزانەکان بە ئێمە بە بەڕاشکاوی قسە بکەین لە بابەتی پەروەردەکردنی منداڵ ینی حەز بە لاوازی دەکرێتن بەتایبەت لە ناو خێزان قسێکتان هەیە ئەمڕۆ دەتانەوێت لێرە چی بڵێن و ئایا بەبەستنی تەنها وەرکشۆپێک یاخود کۆنفرانسێک لەم جۆرە بابەتانە ئیدی ئەو بابەتانی کە دەتانەوێت باسی لێ بکەن چارەسەر دەبێت یاخود شتێکی دیکە بگرێت دەمەوێت باسی ئەوەشم بۆ بکەی لە دوای ئەمە ڕۆڵی خێزان چیە لەو بابەتە یعنی ئایا خێزان وەکو پێویست بە ڕۆڵی خۆی هەڵساوە فەرموو سپاس بۆ ئێوە و هەروەها سڵاو لە بنەرانی خۆشەویستی کەناڵەکەی ئێوە بابەتی پەروەردەیی مناڵ یەکە لە بابەتە هەستیارەکانی کۆمەڵگای ئێمە لەبەرەوەی کە تاوەکو ئێستا خێزانەکانی ئێمە خێزانێکی لاوازن لە ڕووی پەروەردەکردنی مناڵەوە ڕێگا دروستەکانی پەروەردەکردنی مناڵ نازانن هەر لەبەر ئەم هۆیەشەکەەوە ئەکات کە ئەو مناڵانی کە هێنە قوتابخانەکانی ئێمە و مناڵی کەسایەتی لاوازن بە زۆری یعنی بە دەگمەنتیا ئەبینی مناڵێک کەسایەتێکی بەهێزی هەبێت مناڵێک بتوانێت قسە بکات مناڵێک بتوانێت ڕای خۆی هەبێت مناڵێک بتوانێت جیاواز بێ لە مناڵانی ئاسایی تر یعنی کەواتە کۆمەڵگای ئێمە خێزانی ئێمە بە تایبەتی خێزانێکی لاوازن لە ڕووی پەروەردەوە پێشەموو شتێک ئێمە ئەگە بمانەوێت کار لەسەر پەروەردەی مناڵەکانمان بکەین بێت کار لەسەر پەروەردەکردنەوەی خێزانەکان بکەین ئەمەش چۆنە بێت بەڕای من ئەبێت کۆبوونەوەکانی دایکان و باوکان زیاد بکرێت لە خوێندنگاکانە هۆشیاری بدرێت بە دایکان و باوکانە مەخاڵێکی زۆر گرنگە کە نابێت فرامۆش بکرێت لە دەستپێکی سەرەتای خوێندنەوە پێویستەکە کار لەسەرەوە بکەن کە چۆن مناڵەکانیان بەخێو بکەن چۆن مناڵەکانیان پەروەردە بکەن تا ئێستاش دایک و باوکی ئێمە نازانێت پەروەردەکردنی مناڵ ڕێگای پەروەردەکردنی دروستی مناڵ چۆنە لەبەرەوە ئەبێت ئێمە لە ڕێگەی قوتابخانەکانەوە وەکو چۆن مناڵەکان پەروەردە ئەکەین ئەبێت دایکان و باوکانیش پەروەردە بکەین خوان خواستەمە بەومانە ناڵم کە دایکان و باوکان پەروەردەیان باش نییە بەڵام ئەمە ڕێگا نوێیەکانی پەروەردەکردن و ئەوەی کە بگونجە لەگەڵ سەردەمی ئێستای ئێمەیە تا ڕادەیەکی زۆر غائیبە لە ناو خوێندنگاکانە ئەمەش بەهۆی چیەوەی بەهۆی خێزانەکانەوەی کەواتە خێزان ڕۆڵی زۆر گرنگی هەیە لە پەروەردەکردنی مناڵەکانە یەکێکی تر لە شتەکانیش ئەوەیە کە مامۆستایان ئەو ڕۆڵە بگەڕن ئەگەر چی خێزانەکان لاواز بن لە ڕێی پەروەردەکردنی مناڵ بە شێوەیەکی سەردەمیانە ئەبێ مامۆستاکان هۆشیاری ئەویان هەبێت و ئاستی ڕۆشنبیریان لەو ئاستەیە بێ کە بتوانن مناڵەکانمان پەروەردە بکەنەوە هەندێک لە خێزانەکان خێزانێکی لێک هەڵوەشاون ناتوانن ئەگەیان لە مناڵەکانیان بێت پێویستە کات مامۆستایان ئەو ڕۆڵە ببینن وەکو دایک و باوک و هەروەها وەکو هاوڕێ کە زۆر گرنگە مامۆستا هاوڕێی مناڵەکان بێت کەڵین مناڵ مەبەستم هەموو قوتابیانە بەگشتی لەبەرەوە بەڕای من ئەبێت لە ڕێگەی خوێندنگاکان و کار لەسەر هەردوو مامۆستاش و خێزانیش بکرێت مامۆستا بۆ ڕۆژی خۆ هەڵساوە بەگشتی با باسی بکەین بۆ بە هاوڕێی قوتابی
یاخود مامۆستا ینی لەگە ڕێزم لەمە مامۆستاکە خۆشم مامۆستان بەڕاستی بەڵام دەڵێن بەشێک لە مامۆستایەکان تەنها دەیانەوێت کاتەکە تەواو بێت لەبەرچی یەک مامۆستا ڕەنگە باریدارایی تاوانە بێ بەسەر قاڵی شتی دیکە ئەوە معیشەتی ژیانیش لێستادا هەمومان باشزانی زەحمەتە ینی ئەو هەموو کەم تەرخەمیە و لەلایەن خێزانەوە و لەلایەن بەشێک لە مامۆستایەکانەوە چۆن چاوەڕێکی لە قوتابیەکان بکەین خۆی لە ڕاستیە مامۆستای ئێمە بەداخەوە ئێڵێم هاوڕێ نییە لەگەڵ قوتابیەکانە مامۆستای ئێمە ئەوەی کە لە سەرەوە سەیری خوێندکارەکانی ئەکات ئەو نابێت نایەتە تەنیشتی خوێندکارەکانی و هاوڕێ بە لەگەڵیانە ئەگە بشبینیت مامۆستایەک تۆزە هاوڕێ بە لەگەڵ خوێندکارەکانە لەگەڵ قوتابیەکانە لە لای مامۆستاکانی هاوڕێەوە وەکو جۆرێک لە کەم سیرکردن سیرەکرێت هەتاوەکو ئێستاش بەتایبەتی لە خوێندنگاکانی کە لە کەرتی گشتیان بشتێکی نامۆ ئەبێنرێت لە ڕاستیە مامۆستایانەی لە کەرتی تایبەتە ئیشەکەن و لە خوێندنگا تایبەتەکانان نە ئەوان جۆرێکی ترن لەگەڵ خوێندکارەکانە بەڵام کەرتی گشتی تا ڕادەیەکی زۆر ئەم جۆرە لە مامەڵەی دروست لەگەڵ خوێندکارەکانە غایبە کە ببن بە هاوڕێ لەگەڵ خوێندکارەکانیانە ئەوەی کە تۆ ئاماژەی پێەکەی وەکو باریدارایی وەکو هەموو ئەمانە ڕاستن هەموو ئەم گرفتانە ڕاستن بەڵام من پێم وایە کە تۆ دەرگای قوتابخانە پێویستەکات هەموو ئەو کێشە و ئەو هەموو ئاریشە و هەموو شتانەی کە تۆ لە دەرەوەی خوێندنگا هاتە بەجێیان بێڵی لەو دەرگای قوتابخانەوە نەبێتە ناو خوێندنگاەوە بۆ ناوی بۆ لای خوێندکارەکانت من بۆچی پێم خۆش بێ مناڵەکەی من مامەڵەیەکی دروستی لەگەڵا بکرێت مامۆستاکەی هاوڕێی بێت بۆچی پێم خۆش نەبێت من هەمان مامەڵەم لەگەڵ مناڵەکانی خێزانەکانی ترە هەبێت کە خوێندکاری منن لەبەرەوە پێویستەکات هەمومان وەکو مامۆستایان بەو چاوەوە بۆ مامەڵەیەوە سێری خوێندکارەکانمان بکەین کە ئەو وەکو هاوڕەیەک و هەروەها وەکو دایک و باوکی ئەوان بین لە هەمان کاتە ئەو کێشە و مەشاکلانێکە لە دەرەوەی خوێندنگە هەمانە لە خێزانەکانمانە ئیتر کێشەی دارایی بێت کێشەی کۆمەڵایەتی بێت هەر جۆرە کێشەیە کە ئێمە ناوی ئەنەی پێویستەکە لە دەروی خوێندنگا بەجێ بهێڵرێت تاوەکو و کاتێک کە تۆ خوێندنگا بەجێ هێڵیت ئەگەر وانە بێت ئەوە کاریگەری لەسەر مامۆستاکەش ئەبێت و هەروەها کاریگەری لەسەر خوێندکارەکان و گەیاندنی ئەو پەیامی کە لە مامۆستاوە هەیە بۆ خوێندکارەکانی کاریگەریکی خراپی ئەبێت سەرچاوەکانم خۆشحاڵ بووم زۆر زۆر. سایبڕێز جەنابتان وەکو ڕێکخراوی خەیاڵ چەندەها جارە وەرکشۆپی بە سوود بە تایبەت لەسەر بواری منداڵان و پەروەردەدا ساز دەکەن ئەوەی ئەمڕۆ شەر لە زمنی ئەوانەیە بەس لە بابەتی پەروەردەی دەرون دروستی دەکات خۆمانەوە باش زانین ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی نوێ خوێندن بوو پەیامتان چییە ئەمڕۆ لەم وەرکشۆپەدا دەتانەوێت چی بە قوتابیان بڵێن چ قسەیەکی نوێ لەسەر سیستەمی پەروەردە دەکەن و بە تایبەتی لەسەر پەروەردەی دەرونی منداڵ لێسادا دەبینین منداڵ ئامادە نییە جارێ ماوەیەکی زۆرە لە ماڵەوە بۆ پشوو بوانی لە ڕووی دەرونی و ئامادەیەکی تەواوی نییە بۆ ساڵی نوێ خوێندن چی دەکەن چ دەڵێن ینی قسەی نوێتان چی؟ سپاس بۆ کەناڵی دیمەن سپاس بۆ ئێوە ئێمە هەمیشە بە گرنگمان زانیوە کەوا لە هەموو هەنگاوەکان هەمیشە هەنگاوی یەکەم هەڵبژێرین چونکە هەنگاوی یەکەم بناغەیە ئەگەر بڵێن لە تەمەندا پێویستە منداڵ هەر لە حەزانەوە لەوێەوە پەروەردە بکرێت ئەگەر بڵێن لە ساڵدا پێویستە لە شەمە ڕادەست پێ بکەین ببوورە لە هەفتەدا ئەگەر بڵین لە ساڵدا لە مانجیەکەوە دەست پێ دەکەین مەبەستم ئەوەیە کە ئێمە هەمیشە بە دوای هەنگاوە سەرەتاییەکانداین هەتا بتوانین لێوەوە خوار و خێچیەکان دروست نەبن چونکە ئەگەر خوار و خێچیەکان دروست بوون لەسەرەوە بە زەحمەت چادەکرێتەوە ئەو کاتە دەبێت لە قوپۆپەکانی بکەیت بۆیە لە لای ئێمە ئەوە گرنگە کە چۆن بتوانین لە یەکەم ڕۆژی دەستپێشی دەوامی قوتابخانە ئەوەیە کە چۆن بتوانین تەنسیقێک یاخود بڵین دۆستایەتێکی تۆکمە لە نێوانی قوتابی مامۆستا یاخود قوتابی و باوک و دایکی یاخود مامۆستا و بەخێوکەری قوتابیەکە چون لەبەر ئەوەی بە تایبەت مناڵانی ئەوانەی کە پۆلی یەکن کە تازە ئەم ساڵ یەکەم ساڵیتیان لە خوێندندا لەبارەکی زۆر مرتاحدان ینی لەبەرەوەی لە دنیایەک دەستنە دنیایەکی دی لە پەروەردەیەک بەرەو پەروەردەیەکی دیکە گوتیتیان ینی لەلای ئەوان ڕەنگە بەناو قوتابخانە شتێکی خۆش بی بەڵام کە دەچیتە قوتابخانە ئەو ئازادیانەی کە لە دەرەوە هەی بوو ئێستا جیایە و ئێستا دەگۆڕێ ئیدی لەوێەوە ئەو منداڵە بیر دەکاتەوە کە هەستەکە سنووردار کراوە بۆیە ئێمە دەمانەوێت شتێک بکەین کە بتوانین ئەو منداڵانە لە کەش و هەوای سنووردارێتی بەڵام سنوورداریەتیەکی تەندروست سنوورداریەتێکی جوان بۆ ئەوەی ئەو منداڵەت دروستبی ڕای بێنین.
دەبینی لە ئێستادا منداڵ لە ڕووی دەرونیەوە ئامادە نییە باشە وەقتی دەوێت کاتی دەوێت وە کاریگەریی زۆر نگەتیڤیانی خراپیشی لەسەر بۆ منە تەکنەلۆجیا بە تایبەت تیکتۆک ڕۆلی ڕێکخراوەکان ڕۆلی مامۆستایان ڕۆلی پەروەەردە و دواتر ڕۆلی خێزانچیە تاوکۆ منداڵە لە ڕووی دەرونیەوە باش ئامادە بکرێت بتوانێت ساڵی نوێی خوێندنی بەسەرکەوتووی تێپڕدا. ئێمە تەنها دەتوانین بە دۆستایەتی لەگەڵ منداڵان ینی هەر کەسە و ببێتە دۆست لەگەڵ منداڵەکەی ینی بۆ لەبەرچی ئێمە ئەگەر بیر لەوە بکەین و بۆچی منداڵ ئەو تەسەڕوفاتەی لە کۆڵان وەریدەگری تۆ ئەوەندە لەگەڵیشی ماندوی ئەو تەسەڕوفاتە لەگەر لە تو وەرناگری لەبەرچە هۆکارەکەی تەنها ئەوەیە ئەو عەقڵی کە تەسەڕوفاتەکەی پێدەدا ئەو عەقڵە لە ئەندازی عەقڵی خۆیتی لە ئاراستەی عەقڵی خۆیتی بەڵام ئەتۆ هاتووی وەکو باوک وەکو دایک وەکو پەروەردەکارە کە هاتی لەگەر منداڵەکەت تۆ بە عەقڵی خۆت مامەڵە لەگەڵ عەقڵەکی بچووک دەکەی نا دەبێت تۆش عەقڵی خۆت بخەیە مستوى عقلي چونکە ئەنزلی الناس منازلهم جگەلەوەی کەلیمی الناس على قدر عقولهم یعنی قسە لەگەر بەرامبەرەکانت بکە بە گوێرەی عەقڵیان تۆ بۆ نمونە بینیوتێ ئێمە زۆر جاریوە لە پەروەردە چەند غەڵەتی گەورە دەکەین لایەنی کەم منداڵەکە لە کاتی نان خواردن پێی دەڵێ جوان دانیشە آخر جوان دانیشە لەکنە تو جوان دانیشەیە بەڵام ئەتوو فێرت نەکردێت جوان دانیشتنەکە کووە چۆنە کە تۆ فێرت نەکرد بی جوان دانیشە ئەو حڕکاتە چی دیکە دەکا ڕەنگە زۆر ناشرینتربی لەوەی کات پێت گوتیە بۆیە پێویستە تۆ لە ڕێگەی دۆستایەتی لە ڕێگەی برادەرایەتی ئەو هەنگاوانە زۆر ئاسان بکەی لە بۆ منداڵەکەت دەتوانانی چی تێدایە بە هەفتێک لەگەڕی بڕۆ بۆ قوتابخانە هەفتێک لە بەردەم قوتابخانە چی تێدایە هەفتێک چاوەڕێکە لەگەڕی برۆ لەگەر مامۆستایەکان دۆستایەتیەک پەیداکە ئەوانە هەمووی گرنگن کە بتوانین پەیامی خۆمان بگەینێ. سپاس بۆ تۆ سپاس. بەڕێزم سڵاوت لێبێت لە پرۆگرامی پێشوو جەنابەت هەمدیسانە سەر بابەتێکی تر پێکەوە قسەمان کرد ئەمڕۆ لەسەرەوە قسە دەکەین لەسەر بابەتی پەروەردەی دەروون دروستی منداڵ لێستادا دەبینین قوتابخانە دەستی پێکردوتەوە بەشێک لە منداڵەکان ئەگەر بە شێوەیەکی گشتیش باسی لێەوە بکەین ڕەنگە نەبێتە مۆبایلەغا لە ڕووی دەرونی و ئامادە نییە بۆ من ئەوانەی کە لە مەسایلی تربیە و لەسەرکی پەروەردە کار دەکەن ڕۆڵیان چی دەوێت بەتایبەت مامۆستایانی بەڕێز و دواتر دێنە سەر ڕۆڵی خێزان سەرەتا لە ڕووی پەروەردەیەوە باسی بکەین. سڵاوی خی گەورە لە ئێوەش بێ دەستخۆشتانە دەکەم بۆ بەرنامە جوانەکانتان هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن بابەتێکی زۆر گرنگ و هەستیارتان هەڵبژاردووە لە کاتێکی زۆر هەستیاری ئێستادا کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە هیوادارین ساڵێکی پڕخێر و خۆشیوە بۆ خوێندکاران و ساڵێکی پرسەلامەتی بێ ئەکید قوتابیانی ئێمە وە کۆمەلگای ئێمە تێگەیشتنی لاوازە کە لە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن بە شێوازێکی ئەکادیمی بە شێوازێکی پرۆفیشناڵ دەست پێ بکاتەوە ئەکیید کەم و کوڕی لاوازی تێدا دەبینین لە بوارە پەروەردەیەکە بەڕاستی مامۆستایان ڕۆڵێکی هەرە گەورەیان هەیە کە لە سەرەتاکانی دەوام و لە قوتابی بکەنەوە کە بێتەوە ناو منهەجی خوێندن بێتەوە ناو پرۆگرامی خوێندن ئەویش بە چەندین ئامۆژگاری کە لە سەرەتای دەوامی دەستپێکردن دەبێت دەست پێ بکرێتن و هەروەها ئامۆژگاری قوتابیان بکرێتن کە کاتەکانیان بە فیڕۆ نەدەن کە کاتەکانیان بەشتە لاوەچەکان زیاتر کەم بکەنەوە زیاتر گرنگی بە خوێندنی خۆیان بدەن کاتەکانیان زیاتر ڕبکەن کاتی نووسن و کاتی هەڵسان و کاتی سعی و کاتیان لەگەڵ ماڵەوە لەگەڵ دەرەوە بۆ لای هاوڕەکانە دەبێت ئەو شتانە بە شێوازێکی پرۆگرام و ڕێکخرا و ڕێک بخرێتەوە ئەرکی سەرەکی مامۆستایە و ئەرکی پەروەردە و وەزارەتی پەروەردەش دەبێت باشتر لە خزمەتی مامۆستایان یەکەم جار بێ باشتر لە خزمەتی قوتابخانە و سیستەمی پەروەردە و سیستەمی پرۆگرامی خوێندن بە شێوازی گشتی و هەروەها لە خزمەتی قوتابیان دابێت بە وەڕکشۆپە بە سیمینارە بە ڕوونکردنەوەیە بۆ بابەتانەیە زیاتر مامۆستای بەڕێز بابینە سەر ڕۆڵی خێزان یعنی ئەمە بۆ من هەر شتێک دەبێت یەکسەر ئەگەر خراپ بێ دەخینە ملی مامۆستا و پەروەردە بەڵام لە هەمووی گرنگتر خێزانە ئایا خێزان بڕۆلی خۆی هەساوە لە پەروەردەکردنی منداڵەکان مەبەستم لە بەشێک لە خێزانەکانە چونکە دەبینین هەندێک منداڵ لە قوتابخانە ناڕێکیی پێوە دیارە مەسەلەن لە ڕووی ئەتەکێتی قسەکردن و لە ڕووی ینی مەسەلەن لە ئامادەباشیدانی ئەو منداڵە ئامادە نەکراوە کە ناردراوەتە قوتابخانە ئایا خێزان وەکو پێویست بە ڕۆلی خۆی هەڵدەستێت
من هیچ ڕێژێکی وان لە بەردەستدانیە بە سەدا قسەکەم بەڵام بەڕاستی ڕۆڵی تێگەیشتنی خزانەکان لە کۆمەلگای ئێمەدا زۆر لاوازە بەرامبەر بە قوتابیەکانیان ئێمە وەکو مامۆستا کە لە قوتابخانەکان زۆر جار هەیە کێشەی قوتابی کە ناتوانێت باسی بکە ئەوەیە کە کێشە لە ماڵەوە داڕوویداوە لە نێوان دایک و باوکی دەنگ و گارەگار و ژاوەژاو لە ماڵ دەبوت و هۆی ئەوەی کە میزاجی ئەم قوتابیەتێک بچێ ناتوانێت بە شێوازێکی باش و ڕێک و ڕاست خوێندنەکەی خۆی بکاتن بەڕاستی ناتوانم بڵێم خێزان بە ڕۆڵی سەرەکی خۆی هەڵساوە خێزان و دایک و باوک لەم کاتێک دەستپێکی داوامی خوێندنەدا دەبێت باشترین شێوە هەوڵ بدەن پرۆگرامی نێو ماڵەکانیان لەگەڵ منداڵەکانیان کاتەکانیان بە تەواتی ڕێک بخەنەوە بە تایبەتی کاتی نووسن چونکە گەر قوتابی لە کاتی لە دوای ساعتنەوە نەخەوێ بەڕاستی ناتوانێت بەیانی بە مێشکێکی باش بە دەرونێکی باشەوە بڕاتن بۆ قوتابخانە ئەمە ئەرکی یەکەم دەبێت کاتی نووسن بەڕاستی لە کۆمەلگای ئێمەدا کاتی نووسن زۆر فەرامۆش کراوە لە کاتی خۆمەدا ناخەوێن هەروەها دەبێت ئامۆژگاری ئەو قوتابی بکەین کاتێکە لە قوتابخانە دێتەوە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە ئایا چی کردو ئەمڕۆ لە مەکتەب چ واجبێکی هەبووە دەبێت لەگەڵی دابنیشین نەوەکو بۆ بەیدەنکردنی منداڵەکانان بۆ ئەوی مەشغوڵیان بکەین هەریەکە بە موبایلێک و هەریەکە بە ئایپادێک و سەرقاڵیان بکەین بۆ ئێمە دەڵێن منداڵەکانمان لە ماڵەوە دەنجیان نایە بەڵام لە کاتێکدا بە هەمان لەبەردەم شاشی موبایلێکدا دانیشتون کەمە دەبێت هۆی تەرکیزیان لاوازەکە خوێندنیان لاوازەکە خوێندنیان لەلا خۆشەویست ناکە بەڕاستی دەبێت ئێمە لێبرسینەوەش هەم کە لە هاوی کە منهەجەکەیان چۆن خوێندووە دەبێت ئامۆژگاریان بکەین کە کاتەکانیان ڕێک بخەن و شەوازی خوێندنی خۆیان چاک بکەنەوە خاتونی بەرەسلااوت لەبێت سلااو لە توش خێری سەرچاو جەناب دایک چەند منداڵت هەیە سێ منداڵم هەیە تەمەند درێژ بن هەرسێکیان لە قوتابخانەن بەڵێ دوانیان لە قوتابخانن گچکەکەیان لە عەزانە زۆر باشە ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێ خوێندەم بوو دەمێ بزانم وەکو دایکێک قسەی دایکێک جیاوازتر بێ بێگومان لە قسەی ئەوانەی کە بوونم لە بواری پەروەردەدا کار دەکەن یان مامۆستایان ئەوانەی کە لە بۆ نمونە لە قوتابخانەکانن دایک دایمەن قسەی جیاوازتری هەیە منداڵەکانت کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی قوتابخانەیان بوو چۆنت ئامادەکردن بەڕاستی دایک ئەرکەچی گەوری لەسەر شانە دەبێ هەر لە زووە ڕایبێنی بۆ قوتابخانە یعنی پێش ئەوەی دەرگای قوتابخانە بکرێتەوە تقریبان 10 ڕۆژ 15 ڕۆژ پێش ئەوەی دەرگای قوتابخانەکە ڕایبێنێتن لەوەی کە زوو بخەوێت لەوەی کە زوو بخەوێت و واز لە موبایل کەمتر موبایل بەکاربێنێت بۆ ئەوەی ئامادە بێ بۆ بەیانی بۆ قوتابخانە لەکرا هەموو شتەکانت لێ بڕیان بە مەسەلەن بەڵێ سەبر یعنی نابێت لە یەکڕەت و هەم شتەچی چونکە بە قسەت ناکات لە یەکڕا بە هەم شتەچی لێ قەدەقەکەی مەرحەلە شەوی یەکەم برێت 12 دەنووس 11 بنویتەوە شەوی دووەم 12 دەنویست یعنی سعات بە سعات لی کەمکەونەک و هەر بە یەک جاری لی قەدەقە بکەی بە مەرحەلە لە گەری بکەی بینوێت ئەم ساڵ چ بیتە خوێندن بەس کچەکەم هەیە کچەشی گچکەم هەیە ئەوسار لە ڕۆزەیە لە قوتابخانەیە پێشەوەی بچێتە باخچەی ساوایان باسی باخچەی ساوایانت بۆ کردبوو بەتەئکید پێم گوت بوو کووا دەبێ خۆتی لۆ ئامادە بکەی بە جێ مامۆستایەکانت بکەی شەوان زوو بخەوی بۆ ئەوەی بەیانی زوو خەبەر بێ خاتونی بەڕێز وەکو دایکێک باسی ئەوم بۆ بکە ئایا دایک و باوک بە ڕۆڵی خۆی هەڵساوە ئێمە ڕۆژانە جێمان لە هەندێک شت دەبێ بۆ دەڵێن قوتابیەکە خراپە لە قوتابخانە خەتای مامۆستایەکەیەتی قوتابیەکە لە قوتابخانە بەر بۆ خەتای مامۆستایەکەیەتی قوتابیەکە ناچێتە قوتابخانە خەتای سیستەمی پەروەردە و مامۆستایەکەیەتی ئایا خێزان ڕۆڵی چییە هەمومان ئەوە باش دەزانین قوتابی ڕۆژانە ڕەنگە 4 کاتژمێر تا 5 کاتژمێر لە لای مامۆستاکەی بێ بەڵام ئەو کاتانەی کە دەمێنێتەوە هەمووی لە ماڵەوەیە لە ژێر هەیمەنەی دایک و باوچێتی ئەوە نییە دەگەڕێتەوە سە دایک و باوک ناگرێتەوە سە مامۆستا و مامۆستایەکان چونکە تو ڕاستە دەستە لە قوتابخانە بەردەبتەوە یان شتێکی بەسەردێ هەر ئەوە نییە برێ وەڵام مامۆستای تاوانبەر بکەیت لە ماڵەوە ئەرچی دایک زیاتر گرینگە بۆ منداڵ چونکە باوک هەم کات لە کارە یان لە دەرەوەیە بەس دایک لە ماڵەوە دەبێ ئەرچی خۆی زێبێت باش ئەی لە ڕووی دەرونیەوە تا چەند گرینگە قوتابی لە ڕووی دەرونیەوە باش ئامادە بکرێت هەمومان باش ئەوە دەزانین کە قوتابی ئەو کاتانێک کە لە قوتابخانە دادەبڕێت لە ڕووی دەرونیەوە لاواز دەبێت زۆرشتی قوتابخانەی لەبیر دەچێت کە دەچیتە قوتابخانە پێی نامۆیە پێی تێک دەچیتن یعنی حەزەکە زوو قوتابخانە تەوا بێت تاوکو بگەڕێتەوە ماڵەوە ئایا ئەوە بەتەنها ئیشی دایک و باوکە یاخود چیتر چلایەنێکی تر چچینێکی تر دەبێت بۆ هەستێکە قوتابی تەواو لە لایەنی دەرونی و ئامادە بکرێت ڕاستی داک و باب بە دەرەجەی یەک داک و باب لە ماڵێ دەبی دەرونەچی ئارامیان لۆ بڕخسێنن لۆ ئەو منداڵە دووەم جاریش لەسەر مامۆستاشە کە یارمەتی بدە هانی بدە کە منداڵ
حەزی لە خوێندن بێ دەرونی ئارام بێتەوە. لەبەرەوەی دایکی دەمێ پرسیارێک کەشت لێ بکەم زۆر جار دەڵێن مامۆستایانی بەڕێز باس لەوە دەکەن دەڵێن لە قوتابخانە قوتابی هەیە دوورە پەرێزە خۆ لە قوتابیەکانی کە ناگەیەنێ لە ڕووی خوێندنەوە مستەوای باش نییە کەچی پێشووتر ئەو قوتابیە وانە بووە کە لێکۆڵینەوە دەست پێ دەکات دەبینن لە ماڵەوە دایک و باوکی پێکەوە کێشیان هەیە ڕنگدانەوەی کێشەی دایک و باوکەکە دایرێکت لەسەر دەرونی منداڵەکە کاریگەرێکی زۆر زۆری هەیە چواز بێک لەسەر دایک و باوکە کێشەکانی خۆیان لە نێوان خۆیان چارەسەر بکەن لێ نەگەڕێن قوتابیەکانیان ئەس پێ بکات بەخوای ئەوە زۆر زۆر گرنگە بۆ منداڵ چونکە زۆر تەسیر لە منداڵ دەکات لە پێش منداڵ یعنی کێشەی دایک و باوک لە بەرامبەرەوی تەسیر لە دەرونی لە نەفسیەتی لە هەم شتێکی دەکات هەر کێشەیان هەبێ دەتوانن لە بینی خۆیان چارەسەری بکەن یعنی لێ نەگەڕن منداڵەکانیان ببینن یان بزانن بە هیچ نەوعچی چونکە تەسیر لە منداڵ دەکات منداڵ تاوانی تێ لەو بینە هەموو خێزانێک کێشەی هەیە کەس نییە وڵێ من کێشەم نییە ئەو کاتانێک کە لەگەڵ هاوسەرەکە کێشتان دەبێت منداڵەکانتان لێتانەوە نێزیکن بەڕاشکاوی دەمێ پێم بڵێ بەڕاستی یعنی کێشەی ئەوها لێ ناگەڕن منداڵەکان یعنی بزانن بە هیچ نەوە منداڵەکان دوور دێخیەوە لە کێشەکانی خۆتان یعنی کێشەکان کوا ئەگە کێشەکمان هەبیتن لێ ناگەڕ بە هیچ نەوعشی کێشەکە دوایی باز دەکەن دوای بازەکەنیان ئەو شوێنە بەجێ دێڵن کە منداڵەکان بەجێ دێڵن کە منداڵەکان لێ چونکە تەسیر زۆر لێ دەکات جارە دوو منداڵی گچکەشتان گەورە بڕێک باشترە بە گچکەکان زۆر تەسیریان لەسەر دەرونی دەکات خاتونی بەڕێز دایکی بەڕێز بێک ڕستا بۆ دایک و باوکانە بڵێ ئەوانەی کە کێشەکانی خۆیان لەگەڵ منداڵەکانیان بەش دەکەن و ئەم کێشەیە وا دەکات کاریگەری لەسەر دەروون و مێشتی قوتابیەکەی بێ لە سیستەمی خوێندن و لە خوێندنەکەیدا دادەبڕێتون و سەرکەوتو نابێتیان پێ بەخوای لێرە پێیان دەڵێم ئامۆژگاری بۆ دایک و باوکان بە هیچ نەوعێکی ئەگە کێشەیان هەبوو هەر شتێکیان هەبوو لە لای منداڵەکانیان نەدرکێنن ڕاستە لەوانێ برێ ئەها لە لای منداڵەکەم بڕک دەرونی خۆم بەس دەرونی منداڵەکەی وێران دەبێ بە هیچ نەوعەشی لە لای وان باس نەکەن قوربان و کاتت باش ئەو کاتات باشتر بوویەوە زۆر سپاسان دەکەم ڕێزم بوویەوە بەڕێزم ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێ خوێندم بوو لێرەش وەرکشۆپێک هەیە سەبارەت بە پەروەردەی دەروون دروستی منداڵ لە ماوەکانی ڕابردوو لە کاتی پشووی خۆیدا بووە لە ڕووی دەرونیەوە بۆ نمونە ڕتمێکی تری وەرگرتووە سەرقاڵی جۆرێک لە شتی تر بووە ئێستا ئەمڕۆ قوتابخانە دەستی پێکردوتەوە بەشێک لە منداڵان نامۆن بەو ئەجوای قوتابخانە و بەتایبەت منداڵانی ئەوانەی کە لە پۆلی یەکن سەرەتاییەکان ئەوانەی کە تازە چوونەتە قوتابخانە تا چەند گرینگە ئێمە وا لە قوتابی بکەین ئامادەی بکەین لە ڕووی دەرونیەوە چکە بەشێک لە خێزانەکان تەنها لەسەر ئەوان ئەوە واجبەکە قەمیس و پانتۆڵێکی بۆ بکردن و لەگەڵ جانتایەک یەکسەر بینێرنە قوتابخانە و هەموو شتەکانی بە مامۆستایەکەی ڕاستپێرن فرمە بەێ ئەوە مەرج نییە مەسەلەن هەر بە قەمیس و پانتۆل و ڕەوانە بکرێن خۆی وەروەکوە مۆژەت پێدا لە سەرەتایە خۆی بەڕۆی من بەلۆنی کەم مۆنگەچی دەبێت تا لێڕادێن تا لێڕۆدێن دەچنە بەر خوێندن چونکە ئەوە ماوەی زورە پێشتریش خوێندن چەند ساڵە لەبەر کۆرونا و لەبەر نەخۆشیەکان و ڕاستەڕێ هەر نەبوو یعنی زۆر جار هەر دەچون و دەگەڕانەوە و لەبەر ئەو کێشە و ناخۆشیەوەنە ڕاستەڕێ نەدەبوو بەس بەڕۆی من مانگەچی دەبێت تا ڕاستەڕێ دەبیت تا ئەو قوتابی و خوێندکارانە ڕاستەڕێ خوێندن و دەبن بیر و هوشیان دەستەوە سەر خوێندن بەڵێ ڕێکردنەوەی قوتابی کە وەکو جەنابەت باسی دەکەی بە تەنها ڕۆلی مامۆستایە نەخێر تەنها ڕوولی مامۆستانیە یەکەم ڕوولی دایک و باوکانە ڕووی ئەو کەسانەیە کە سەرپەرشتی قوتابیەکان دەکەن دووەمینیش ڕوولی مامۆستایە مامۆستاش هەم لە قوتابخانەکان و خوێندنکارکان ئەو ڕوولە ببینیت وەکو دایک باو بەس ڕوولی یەکەم ئی دایک و باوکەکانە دایک و باوکەکان بە ڕۆلی خۆیان هەڵساون وەکو پێویست نا وەکو پێویست نییە خۆی لەبەر ئەو دووخانە کە بەسەر ئێمە دەهات و نەکو دایک و باوکان هەر ئەوە نییە کە قوتابیەوە پێش بێخن چکە ئەو چەند ساڵی ڕابرد و ئەو نەخۆشی و ئەو نەغەمۆر و باری دارایی و کومەڵایەتی و وەکو پێویست نەبووە کە پێی هەسن کاری خۆیان کردووە بەس وەکو پێویستیش نییە دەبینی لێسادا زۆربەی قوتابیەکان سەرقاڵی بابەتی تر بوون
تایبەت لەو پشوی هاویندا بابەتی سوۆشال میدیا و مۆبایل یعنی سا منداڵ نییە مۆبایلی نەبێت زۆرجار دایک و باوکەکە دەڵێ ئەیچی لێ بکەم ینی داوا دەکات دەبی لە بۆی بکڕم بەڵام ئێمە فێرە شتێک نەبووین بۆ نمونە ئەگەر مۆبایلیشمان لە بۆ منداڵەکەمان کڕی بەڵام کاتەکانی لە بۆ دابەش بکەین ینی منداڵ لە سەرەتی کە یەکەمین جار لە ناو پەروەردەی خێزاندا دروست دەبێت لەبەرەوەی چکەی بیسکات ژمێر لە لای داک و باوچێتی بێ لەو کاتانێک کە دەخەوێت دواتر چەند کاژمێرێکی کەم لە لای مامۆستا و لە قوتابخانەکەیەتی هەر شتێک ڕۆ بدا بۆ نمونە منداڵەکە ئەگەر لە کۆڵان قسە بە منداڵێکی تر برێ یەکسەر دایک و باوکە دەڵێن سوچی مامۆستایەکەیەتی سیستەمی پەروەردەکە وایە سیستەمی پەروەردەکە خراپە ئەی دایک و باوک ئەی دایک و باوک واجب نییە لە سەریکە منداڵەکەی تاو ئامادە بکات ئەرکیویە بەڵام لە سەرەتادا ئاماژەت بە خەڵێکی زۆر جواندا سوسیال میدیا چونکە منداڵ گەورە و گچکە و خۆی موبایلەکە تا بەیانی لەسەر ئەنتەرنێتینە خەریکی ئەنتەرنێت سوسیال میدیا خۆی ئەوەش وە بەسانەوی بنەبەر ناکرێت چونکە وا تازە لێرە هاتوونە بەڵام ئەرچی سەرەکی دایک و باوکانە کە ئەو دیاردانە بنەبەر بکەن و ڕووی منداڵەکە بکەنەوە بەرخێندن مۆبایلیانەیە بەڵێ هەیتیان ئێستا قوتابخانە بۆ هەر لایەن بوو مۆبایلەکە هەتا ئەوروش لەلایەن بووە هەتا ئەوروو لەلایەن بووە بەڵێ ئەی بەنیازی کەی لیان بستینیەوە چۆن لایەن دەستینیەوە چۆنیەتەکە گرنگترە لەکەیەکە چۆنیەتەکە دەبی لێ وەربگیرێ خولاو ڕوو ڕاستە بینە دووست بای دەبی لێ وەربگیرێ و ئیتر مۆبایل بەڵاوە بنێن ڕوو بکەتەوە خوێندن یەکسەر مۆبایلەکەی لێ وەردەگری تاوا نابی بەکاری بینێویان بۆ نمونە چ پلانێکت دانێت تاوەکو وردە دووری مەرج نییە گەرەوە لێ وەرگری مەرج نییە ئەوها بە توندی بەوە لێ وەرگری بەس دەبی لە گەری بڕووی مەرجە نەکو ڕەنگە منداڵ هەیە نایدات تووڕە دەبی یان بەس دەبێ سەبر چەند ڕووجەکی دەوێت پێم وابێ هەر وەکو خوێندن چەند ڕووجەکی دەوێت تا لێڕۆ دێت مۆبایلی پێ نەبی بە ڕێزی چاوتان مازەکەم دوور سپاسدان لەم وەرکشۆپەدا قسەی زۆر لەسەر پەروەردەی دەروون دروستی منداڵ کرا و ئەمە پێویستی نەک بە پرۆگرامێک و دۆ پرۆگرام هەیە و پێویستی بە هەزارها پرۆگرام و چەندەها وەرکشۆپ هەیە کە لەسەر پەروەردەی دەرونی منداڵ قسە بکرێت هەمومان باش ئەوە دەزانین بەشێک لە قوتابیان و منداڵانی ئێمە دەڕووی پەروەردەییەوە بۆ نمونە ڕەنگە گرفتیان هەبێت و هەر ئەم گرفتەیە وا دەکات لە خوێندن ساڵەکەیان بڕێک و پێچی بەسەر نەبن یاخود لە کۆتاییدا نەتوانن وەکو پێویست نمرە بەدەست بێن و لە خوێندنیاندا سەرکەوتۆ بن و باسمان لە ئەوەش کرد ڕۆڵی خێزان بەشێک لە مامۆستای بەڕێزانێک لەو پرۆگرامەدا قسەیان کرد وتیان خێزان بەڕاستی تا ئێستا بەتەواوی بە ڕۆڵی خۆی هەڵنەستاوە لەبەرەوەی قوتابی ڕەنگە 4 کاتژمێر لە لای مامۆستاکەی بێت بەڵام 20 کاتژمێرەکەی تر لە ماڵەوەیە بۆیە ئەرچی سەرەکی خێزانە بەتایبەت دایک و باوک دەبێ گرنگی زیاتر بە پەروەردەی دەرونی منداڵەکەی بدات خۆ ئەگەر شارەزاییشی لەو بابەتە نەبێت ئاساییە باڕاوێش بکات تاوەکو منداڵەکە لە ڕووی دەرونیەوە تاو ئامادە بێت و کاتێککە چوە قوتابخانە متمانەی بخۆی بێت ئەمڕۆ لێرە بووین هەموو قسانەی کە لەسەر پەروەردەی دەرونی منداڵکرا هیوادارین جێگای خۆی بگرێت و داوا لە مامۆستایانی بەڕێزیش دەکەین بە شێوەی هاوڕێتی لەگەڵ قوتابیەکانیاندا ئەڵس و کەوت بکەن لەبەرەوەی سروشتی قوتابی وایە تا نەبی بە هاوڕێ لەگەڵی ناتوانانی هیچی فێر بکەی هەم لە خوێندنەکەی هەم لە ڕەوشتەکەی ئەم نەزوەری براهیمم تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ